پێجا چوونەوەیە سەبارەت بە شێرپەنجەی میلانۆمای پێست بوو. بۆچەند بابەتەمان هەڵبژار لەبەرەوەی میلانۆما یاخود شێرپەنجەی میلانۆمای پێستێکێکە لە خەترترین جۆرەکانی شێرپەنجەیەکی کوشندەیە و زۆربەی حاڵەتەکان درەنگ تەشخیصەکرێت و لە ماوەی ساڵی ڕابردووە لە 2024 نزیکەی 15 حاڵەتمان تۆمار کردووە لە تاوری تەندروستی سمارت واتە بە ڕێژەی حاڵەتێک لە مانگێکا و وەکووتمان ئەم حاڵەتانە زۆربەی درەنگ تەشخیصەکرێن و کوشندەشە فلەبەر ئەوە ئەم بابەتەمان هەڵبژار بۆ مناقەشەکردن لەم ئیڤنتە. ئەمڕۆ لە 27مین پێداچوونەوەی خێرا لە تاوەری تەندروستی سمارت تەرکیزمان لەسەر یەکێ لە جۆرەکانی شێرپەنجەی پێست بوو کە پێوترێ مێلانۆما کە تیایدا لە چەندەها لایانی جیاجیاوە باسی ئەو بابەتەمان کردووە چ لە توێژینەوە نوێیەکان کە لەو بابەتەیە هەیە لەگەڵ پشکنینی سەریری لەگەڵ دەستنیشانکردنی نەخۆشیەکە لە ڕین وەرگرتنی نمونەوە کە تیا ئەمەش شێوازی چارەسەرکردنی نەخۆشیەکە دیاریەکات و دەرەنجامی نەخۆشەکەمان بۆ دیاریەکات. وەکو بەشی زانستی تاوەری تەندروستی سمارت ئەمڕۆ هەڵساین بە ئەنجامدانی 27مین پێداچوونەوەی خێرای تاوەری تەندروستی سمارت لە ڕاستیە تاوەری تەندروستی سمارت گرنگیەکی زۆری داوە بە لایەنی زانستی و بەتایبەت ئەنجامدانی بۆنە زانستیەکان لەوانە فاستراک ڕیڤیو و لەوانە سابمیتەکان کە ئەمە بەشێکی گرنگە لە پێشخستن و ئەپدەیتکردنەوەی پزیشکان و ستافی پزیشکی لە دامەزراوە تەندروستیەکانەوە بە خۆشحاڵی ئەمەش بۆتە هۆکارێک بۆی کە دامەزراوە تەندروستیەکانی تری هەرێمی کوردستان و عێراق لەم جۆرە ئیڤنتانە ئەنجام دەن کە ئەمەش هۆکارێکە بۆ پێشخستنی لایەنی زانستی و تەندروستی لە وڵاتەکەمانە. سمارت وەرچەرخانە.